بیرۆکەی کارەکەم چۆن دەستی پێکرد من خۆم سۆفتوێر دیڤلۆپەرم خێزانیشم محاسبە بەیەکەوە بیرۆکەی ئەومان داڕشتۆم بتوانین سیستەمێکی کوردی دروستکەین بە ستافێکی کوردی بتوانین خزمەت بە کۆمەڵگا بکەین. بیرۆکەی کارەکەمان لێوە سەریگرت هەر لە نێو ماڵی خۆمانە هەستاین بە ئەنجامدانی ئەم کارە. بە شێوەیە بوو بیرۆکە خێزام لەو منەظەمەیە ئیشێکرد سیستەمێکی ژمێریاری کامل لەبەرسیانە نەبوو کە بتوان کاروبارەکانیان بە باشی جێبەجێ بکە. لەلای من باسی ئیشەکەی کرد و پێکەوە وتمان بۆچی سیستەمێکی ژمێریاری کوردی پێکەوە دروستی نەکەین. من وەکو پرۆگرامساز خێزانیشم وەکو ژمێریار هەستاین بە پەرەپێدانی ئەم بیرۆکەیە. بەهۆی ئەوەی کە خێزانم ژمێریارە شارەزایەکی تاو لە دەق و یاسا قانونیەکان هەیە لە واری بەڕێوەبردن و ژمێریاریە ئەو توانوێتی لەو بەشی سیستەمەکە هاوکاری تاوان بێت. منیش ئەوکو پرۆگرامساز بیرۆکە و کارەکان هەموو ئەو دەق یاسانە ماتوی سیستەمەکەمان لێ پێگەێناوە. من دیار ئەحمەد خاوەنی بیرۆکەی هایلۆ سیستەم.